بەشەو تاکو ئەسەر نازاڵدە بێخەو بە ڕۆژ تاکو دووبارە دێتەوە شەو لە کاتێکدا کە دەدوێنم ئەو ئەمەنەی نیشتیمان تۆم هەر لەبیرە زەمانێکی کە دەچمە سەیری گوڵزار لەگەڵ پۆلی ڕەفیقانی وەفادار تەنانەت وەختی دەستبازی لەگەڵیان ئەمەرەی نیشتیمان تۆم هەر لەبیرە لە شایدا لە وەختی هەڵپەڕینە لە خۆشیدا لە کاتی پێکەنینە لە کۆڕی ماتەم و گریان و شینە ئەمەنەی نیشتیمان تۆم هەر لەبیرە دەکەم تەرخان لەڕێی تۆدا ژیانم لە سەنگەردا بەرەو ڕووی دوژمنانم بە خاکی تۆ دەمی ئاوی کەدانم ئەمەرەی نیشتیمان تۆم هەر لەبیرە دەکەم تەرخان لەڕێی تۆدا ژیانم لە سەنگەردا بەرەو ڕووی دوژمنانم بە خاکی تۆ دەمی ئاوی کەدانم ئەمەنەی نیشتیمان تۆم هەر لەبیرە دەکەم تەرخان لەڕێی تۆدا ژیانم لە سەنگەردا بەرەو ڕووی دوژمنانم بە خاکی تۆ دەمی ئاوی کەدانم ئەمەرەی نیشتیمان تۆم هەر لەبیرە تەرخان لەڕێی تۆدا ژیانم لە سەنگەردا بەرەو ڕووی دوژمنانم بە خاکی تۆ دەمی ئاوی کەدانم ئەمەرەی نیشتیمان تۆم هەر لەبیرە